هەندێک مشتریمان هاتوون کە سەرەتا هەرجامێنەوە دەخوارە و زەردەخەنەیەکمان بۆ کردوون باشە هەر بۆ زەردەخەنەی وتێتی ڕوون پێت کراوە وڵی کێشەمان بەعام ئەو کێشانەیە کە سایقەکان بنزینەکە تەیەکەن و ڕاستەخۆ دەڕۆن بەبێ کە پارەکە بدەن ئەو بابەتە زۆر هەبوو لایەوە ئەو بابەتەمانە بۆ شوفێران هەبوون کە سەرخۆش بوون درەنگانی شەواتون بنزینیان تێ کردو و ڕۆیشتون باشە جیالەوە بابەتی دیکە چی هەیە ناخۆش کە لە بیری نەکەی لەلای تو هەر لەیادت بێتن وڵی بابەتی ناخۆش هەرەوە بووە کە شوفێران ڕاستەخۆ سواری سیارەکە بوون و ڕۆیشتون باشە بەشێک لە کارمەندانی بنزینخانە دەڵێن شۆفێر کەمەک جام دەینتە خوارێ دەرێ بنزین تێکە یعنی ئەوە بابەتە تا چەند یان میزاجیەن کە ئینسان بەڵێ بێگومان ئەوەشیان بۆ کەسێکی سەرەتایی خاستن کەسێکی سەرەتایی کە تازە دەسێتەنە بوارێک لەو حاڵەتانە کە تۆزێک جامەکە دێتە خوارە و پارەکە دەداتێ هەست بە نەفس نزمی خۆ دەکەی ئەو حاڵەتەمان لەسەرە بووە باشە جیالەوە چی بابەتێکی خۆش هەبووە کە لە بیری نەکەی لە بنزینخانە وڵی بابەتی خۆش ئەوە بووە کە هەندێک مشتریمان هاتوون کە سەرەتا هەرجامێنەوە دەخوارە و زەردەخەنەیەکمان بۆ کردوون باشە هەر بۆ زەردەخەنەی وتێتی ڕوون پێت کراوە ئەنی هەر عەز دەکەم دووبارە بێمە وڵات تەنها بە زەردەخەنەیەک ئەو بابەتانە لەبیر نەچوو باشە لە کاتی تووڕێیدا بەڕای جەنابتان شۆفێران یاخود کارمەندانی بنزینخانە چی بکەن باشە بۆی توش حاڵەتی نەخوازراو نەبن وڵی هەمیشە دوور بڕوانی ینی تەنها ئێستا لەو کاتێ ئێستادا نەژی ئێستا دەتوانم تووشی کێشە بم شەڕ بکەم و لە هەمومان دەتوانێەوەمادایە بەڵام بیر لە خێزانەکەمان بیر لە کەسوکارمان بکەینەوە ئەو پێشێ شت کە خۆت کۆنتترۆل بکەیت.